مەسئلەکە لەو ڕۆژەی من داخلی هەرێمی کوردستان بووم کەس نەیتوانی منافەسەی شەریفم بکات. منافەسەی ناشەریفیان کردی؟ بەڵێ من شتێکت بۆ باسەکەم لە نەجەف 18500 دەنگم هێناوە، سفرێکیان هەڵگرت یان 1850. چۆن شتی وابێ؟ چۆن شتی وا نابێ؟ بەڵکو بۆ من چەند مەلەفێترم هەیەڵم گردووە حتاکو لە وەختی خۆی دایگرم. کامێ ئەو وەختی تۆ کە لە کاتێکا لە کاتی وەختی خۆم کەوا من ئەزانم مناسبەت دایەگرم لە وەختە زۆر مەلەفاتم هەیە لەسەر ئەم مەوزوعان. مەلەفاتم هەیە فەوقا ناکەی و مەلەفاتانە باشە حتا لەسەر حکومەتی بەغاش مەلەفاتم هەیە، لەسەر مالیکیش مەلەفات، لەسەر حکومەتی هەرێمەکە ناتوانیان ناوێری. ناوێرم چییە؟ بۆ ناوێرم ڕۆژدی سەعید ئەسڵەن بەرپرس نییە بەرامبەر هەرێمی حکومەتی کوردستان. ڕۆژدی سەعید ڕئیس موسسەیە لە مەسر. خەڵکەکە حەزەکە دکتۆر ڕژدی ببینێ، خەڵکەکە عیلاقەتی هەیە لەگەڵ دکتۆر ڕژدی، لەبەر ئەوە من ئێستاکە داعمیانم کرد، پیشگیریانم کردەوە زوو ئیشەکانیان تەواو بکەن. ماوەیەکم پێچوو لە سلێمانی و 4 ملیۆن دۆلارشم سەرف کرد بە بەڵگا بۆ فریاکەوتنی سلێمانی بۆ ئەو خەڵکانەی وا ئەخنکان لە دۆکان و لە دەربەندی خان فڕەکی غەوسم هێنا، قەواربم هێنا یعنی بێ پارەوەکو دیاری کەوا یارمەتیان بکەم. 190 تیمی وەرزشم دروست کرد، دەعمیانم کرد لە بەڕێگەی جلوبەرگ و کەلوپەلەوە. ئەمە ئەسڵەن لە قانونی دووەلی و لە هەموو قانونێکی عێراقی پێڵێن ظروف قاهرة. It will be triangle time وقت كلفة مواصفة. وتیان کاکە چەمی قلیاسان دکتۆر ئەم پرۆژەیە کە بە کەس ناکرێت بە تۆ ئەکرێت. وابزانم تێتەبین محافظ لە وەختە دانا ئەحمەد مەجید بوو وابزانم. دوای ئەوەش هەر نیان نایتێ پارەکەمیش ڕۆی کێ بێ داوام لێ بکا ببێتە شەریک لەگەڵم دووەمی ڕۆژ لە تەلەڤیزیۆن دەرەچم. چونکە من کە ڕام کرد لە عێراق لە دوای ئەو مەوزوعە ڕام کرد کە شەڕم کرد لەگەڵ عودەی عقودەکانم لەگەڵ وزارەتی زراعی عێراقی لە ساڵی 98ەوە تا ساڵی 2001 گەیشتە 280 ملیۆن یۆرۆ. ناردێ شۆنم بە زۆر وتی دکتۆر ئەبێ تۆ فلانە کەسی وتمەوتی هەری دە شارەکویەک من شێستاکە حەزەکەی پێتێنم تۆ شێستا شەریکی ئەنجلینا جولیت خەڵکەکەەوە باسەکە. تۆزانی ئیشاعات و دەعایات زۆر دەرەچوو لەسەر ئەم جارێکەیان وت دکتۆر ڕژدی شەریکی جەمال مبارەک بووە، جارێکیانەوت نا دکتۆر ڕژدی شەریکی فلانە کەس بووە، یەکێکەوت کاکە دکتۆر ڕژدی پشگیریە کرێ لە ئێرانەوە، ئەوە کەیترەوت نا کاکە گیانەوە فلانە کەس پشگیری ئەکا. یعنی من شتێکم نییە هەڵیتر، من زۆر سەریحم. شتێوا هەبێ ئەلێم هەبێ هەیە، شتێواش نەبێ نییە. یعنی مەجبور نیم مەسەڵەن من درۆ بکەم لەگەڵ ملەتی خۆم یان لەگەڵ شخصی خۆم وەکو دکتۆر ڕژدی. هم راح يتفاجئون بشيء واحد، أنه دكتور رشدي إذا ظهر ونادى بنداء واحد سيجتمع العرب كلهم عليه.